من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، برا برزكانم خوشك برزكان، يك لا صفات هر گرنگکانی رسول الله صلى الله عليه وسلم خواهی پروردگار لسورة التوبة آيتي 128 باسي أكا بومانو أفرمي: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. خواهی تعالى فرمي براسي پیغمبر یکتان بو هاتووە لە خودی خۆتان، هەر شتێک ناڕەحەتتان بکا، هەر شتێک قورس بێ لەسەرتان ئازارتان بدا، ئەویش ناڕەحەت ئەبێ پێی و پێی بێتاقەت ئەبێ. حەریسە لەسەر ئەوەی کەوا هیدایەتتاندا بۆ سەر ڕێگای چاکە و چاکەکاری. سەبارەت بە ئیماندارانیش بە تایبەت پێغەمبەرێکە زۆر میهرەبان و زۆر بەبەزەیە. یعنی لە صفاتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەر پێی خۆش نەبووە هیچ شتێک فەرز ببێ لەسەرتان، هیچ شتێک تەشریع ببێ بۆ ئێوە کە ببێتە بارگرانی بۆتان و ناڕەحەتتان بکا. حەزی کردووە دائیمەن ئاسانکاری لە تەشریعە، لەو شەریعەتەی کە خوا ئەینێرێ بۆتان ئاسانکاریتان بۆ بێت. وطبعا ئەمە لە هەموو تەشریعی ئیسلامە بەو شێوازەتانی. یعنی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاسانکاریە، نەک گرانکاری. طبعا بەڵگەشمان لەسەر ئەمە زۆرە لە قورئانی پیرۆزە. لە سورەتی بەقەرەیە خوای پەروەردگار ئەفەرمێ: لا يكلف الله نفسا إلا وسعها. خوای تعالی دائیم تەکلیفتان ئەکات بە شتێک کە بە گوێرەی توانا و وسعی خۆتان بێ، لەوە زیاتر نا. و لە سورەتی الحەجە ئەفەرمێ: وما جعل عليكم في الدين من حرج. ئەفەرمێ خوای تعالی لەو تەشریعی کە بۆتانی ناردووە، لەو دینەی کە بۆتانی ناردووە، شتێکی بۆتان نەناردووە کە تووشی ئیحراجی و ناڕەحەتی و بارگرانیتان بکا. و لە سورەتی البەقەرە لە ئاەتی 185 ئەفەرمێ: يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. دائما خوای تعالی ئاسانکاری بۆ ئێوە ئەوێ، نەک قورسکاری و بارگرانی. ئەم ئاینەی کە پێغەمبەر هێناوێتی ئابە و شێوازەتانیە، حتى تەنانەت لە هەموو حاڵوباری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە ئەبینینەوە. بۆ نمونە ئەو کاتەی کە خوای تعالی نوێژی فەرز کرد لە شەوی ئیسرا و میعراجە، یەکەم جا خوای تعالی 50 نوێژی فەرز کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام ئەگەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار و داوای ئاسانکاری و تەخفیفی لە خوای پەروەردگارە کرد، حتا لە 50 کردی بە 5. چونکە لەسەر ڕێنمایی موسى عليه السلام ئەوەی پێگەیاند کەوا مرۆڤ ناتوانێت 50 نوێژ ئەنجام بدا لە شەو ڕۆژەکە. بۆیە داوا بکە لە خوای پەروەردگار خوا ئاسانی کا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام ئەگەڕایەوە تا لە 50 کردی بە 5. و کاتێکیش ئەسحابەکانی ئەنێرێت بۆ بانگەواز، پێیان ئەفەرمێ ئاسانکار بن، بارگرانکەر نەبن، مژدە دەربن، ڕاونەر مەبن. ئەمەیە دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دایکمان عایشە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەفەرمێ: ما خير رسول الله صلى الله عليه وسلم
بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر خوا مخەیەری بکردایە لە بین دووشت ئەم دوانە کامیان ئەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما ئاسانەکەی هەڵەبژا ئەگەر گوناح نەبوایە، و ئەگەر گوناحیش بوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوورترین کەس ئەبوو لێەوە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا حەزی بە ئاسانکاری کردووە و ئاسانکاریش هەڵبژاردووە لە معاملە لەگەڵ کرێکارە، لەگەڵ ئەو خەڵکەی لەژێر دەستایان، خزمەتکارن، کرێکارن، کارمەندن، فەرمانبەرن، ئەوانەی کە ئەمریان لەژێر دەستی تۆیە و تۆ فەرمانیان پێەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصیحەتی ئەصحابەکانی کردووە، فەرموویەتی إخوانكم خولكم جعلهم الله تحت أيديكم فمن كان أخوه تحت يده فليطعمه مما يأكل وليلبسه مما يلبس ولا تكلفوهم ما يغلبهم فإن كلفتموهم فأعينوهم. فرمويتي أمانة براي إيوان خواهي تعالى خصونية يجير دسي إيوا، خشكي إيوان خواهي تعالى خصونية يجير دسي إيوا. مقصد برا يعني لآدموا ما حتى على عشيرتي تو نبي، لقوميتي تو نبي، لآدم هموما خشكو براي يكين. أمانة خواهي تعالى خصونية يجير دسي إيوا، هر کسی براکەی لەژێر دەستیا بێ، لەژێر فەرمانی ئەوا بێ، با لەو خواردنەی باتێ کە خۆی ئەیخوا و لەو جلوبەرگە بکاتە بەری کە خۆی ئەیکاتە بەر و هەرگیز بارێک نەخاتە سەرشانی کە لە توانای ئەوان نەبێ. ئەگەریش بارێکی خستە سەرشانی و لە توانایە نەبوو، با خۆی هەڵسی یارمەتی بدە، با خۆی هەڵسێ یارمەتی بدە. ئیسلام ئاوا معاملە ئەکا. بۆیە لدعاءك پیغمبر خوا صلی الله عليه وسلم افرمي اللهم من ولي من امر امتي شيئا فشق عليهم فاشقق عليه. خوايا هر کەسێک لە ئومەتەکەی من کارێک ئەکەوێتە ژێردەسی، کاروباری خەڵک ئەکەوێتە ژێردەسی، ئەم بەرپرسیانە، ئیتر بەرپرسێکی بچووک حتا بەرپرسی گەورە. ئەگەر بەرپرسیارەتێکی کەوتە ژێردەس و بەڵام بارگرانی خستە سەر مسلمانان، عەزیەتیان یەدا، لە کاتی خۆیان موچەکەیانی نەئەدا، ئەفەرمێ خوایە تۆش بارگرانی بخەرە سەری، یا ڕەبی خۆتیش تۆڵەی لێ بکەرەوە. ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. يا ربي خوايا هر کەسێک لە ئومەتی من کارێک کەوتە ژێردەسی، کاری مسلمانان کەوتە ژێردەسی، بەڵام ئەم نەرمونیان بوو، بە بەزەیی بوو، بە ڕەحم بوو بەرامبەریان، خوایە تۆش بە بەزەیی و بە ڕەحم بە بەرامبەری. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە ژیانی خۆیان جێبەجێی کردووە. سەحابەیەک ڕۆژێکیان هاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەکەم جاری بوو. ئەم کابرایە یەکەم جارە دێت ئەبێتە مسلمان و دوایەوە ئەبێ بە ئەصحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سەحابەکانیش لە دەور پێغەمبەر دانیشت بوون. ئەم کابرایە نەی ئەزانی، ئادابی مزگەوتی نەئەزانی، یەکەم جارێتی کە هەر هاتە ناوە تەنگەتاو بوو. بۆیە کابرا لە پەنایەکی مزگەوتەکەەوە دانیشت و دەستی کردە میزکردن. طبعا بەڕێزان لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مزگەوت خۆڵ بووە، فەرش نەبووە، کاشی نەبووە، چەمەنتۆ نەبووە، هەر خۆڵ بووە. کە کابرا لەو پەڕەوە دانیشت و هات دەستگەێنێتە ئاو دەستی کردە میزکردن، یەکسەر سەحابەکان پەلاماریاندا هاواریان لێ کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وازی لێبێنن، وازی لێبێنن ما میزەکەی تەواو بکە. دوای ئەوەی میزەکەی تەواو کرد، بچن سەتڵێ ئاو بکەنە شوێنەکەیە. ئێوە نێراون بار ئاسان کردن، فإنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين. ئێوە خوای تعالی ناردوونی تا بار لەسەر خەڵکی سوکەن، نەک بارگرانی بخەنە سەری. کابرا طبعا بەم موقفە زۆر دڵخۆش بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا لەگەڵیان معاملەی کرد، یەکەم جارێتی. بۆیە کابرا هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا نەسیحەتی کرد، فەرمووی کوڕم ئەمە مزگەوتە، شوێنی نوێشکردنە، شوێنی قورئان خوێندنە، شوێنی عیبادەتە، بۆیە ئەبێ پاکێتیەکەی بپارێزرێ، نابێ میز لەیرە بکرێ، نابێ هەندێک شت لەیرە بکرێ. کابرا زۆر زۆر دڵی خۆش بوو. ئێستا لای خۆمان جاری وا هەیە ئەم حاڵەتانە ببینە، ئەگەر کەسێک غەڵەتێکی وا بکات، نەک بەو شێوازەش، هەر جاری وا هەیە ڕۆژێکیان بینیم لە مزگەوتێکە
کابرایەک طبعا هینە دانرابوو شیش دانرابوو بۆ ئەوەی کەس نەپەڕێتەوە بە پێڵاوە لەوێ کابرایەک هەرویستی پای بەرزە کردەویستی بپەڕێتەوە واللهی مجەوری ئەو مزگەوتە والی تووڕەبوو کابرا خەریک بوو لەسەر لا قاچی وەستا بوو خەریک بوو لەسەر لا باتە زەوی یعنی بە ئوسلوبێکی زۆر زۆر ناشرین ئەمڕۆ ئێمە خۆمان بە ئومەتی پێغەمبەریش ئەزانین صلی الله عليه وسلم بەڵام ئەخلاقمان ئەخلاقی پێغەمبەرانە نییە ئێمە زۆر جار بار لەسەر خەڵکی گرانەکەین ئاسانکار نیمان بەڕاستی ئەمە طبعا لە نوێژەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی جێبەجێ کرد لە ڕۆژوە جێبەجێ کرد لە حەجە لە هەموو عیبادەتەکانە بۆ نمونە لە نوێژە ئەصحابەیەکی پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم پێغەمبەر زۆر خۆشیەویست زۆر ناوی معاذ بوو ئەم سەحابەیە زۆر حەریز بوو کە هیچی لەدەست دەرنەچێت کە پێغەمبەر بیفەرمێ بۆیە ئەهات نوێژە فەرزەکانی لە خزمەت پێغەمبەرە ئەکرد صلی الله عليه وسلم و ئەمایەوە تا پێغەمبەر ئەچووە ماڵ بۆ ئەوەی نەوەک شتێک بفەرمێ و لە دەستی دەرچێ زانیاریەک علمێک بفەرمێ و ئەم پێی نەگات دوای ئەوەی کە پێغەمبەر ئەچووە ماڵ سواری ئەسپەکەی ئەبوو بەخێرا ئەچوو بۆ لای قەومەکەی خۆی لەوێ مزگەوتێکیان هەبوو ئەم پێشنوێژی بۆیانە کرد جا نوێژی عیشا ئەمە زۆری ئەبرد جاری وا هەبوو تا لێرە نوێژەکرد لەگەڵ پێغەمبەرا و پێغەمبەر ئەچووە ماڵ و ئەم ئەچووە بۆ لای قەومەکەی خۆی ڕێگاکەیش دوورە و حتا ئەگەیشتە ئەوێ پێشنوێژی بۆیانە کرد طبعا کاتەکەی پێ ئەچوو هەنێ خەڵک بوو ئیش و کاری هەبوو تەحمولی ئەوەی نەئەکرد یعنی بمێنێتەوە حتا ئەو کاتە یەکێک لەوانە کابرایەک بوو ئاوی باخەکەی ئەدا کاتێک ڕۆیش تەماشای کرد ئەو معاذ بەرنوێژیەکە ئیتر ئەمیش نوێژی کرد لەگەڵیانە سەیری کرد معاذ درێژەی پێدا درێژێ کاتەوە قورئان خوێندنەکەی سوجدەکەی ڕکوعەکەی ئیتر ئەمیش بێتاقەت بوو ئیشی هەیە و ئەبێ زوو تەواوی کا و بچێ بخەوێ و بەیانی زوو هەڵسێ و لە ڕاستیە بە ئەو نەئەکرا بۆ نوێژەکەی بەتەنیا تەواو کرد و بۆ خۆی لیدا و ڕۆیش وتیانە معاذ وتیانە فڵانە کەس هەر لە عەشرەتی خۆی بوو وتیان فڵانە کەس وای کرد ئەمیش وتی ئەوە منافقە ئەوە دووڕووە نەئەبوایە نوێژەکەی ببڕیایە ئەم کابراش طبعا خەڵکەیە شت ئەگەڕێنێتەوە یەکسەر ئەوانەی کە لەوێ گویان لێ بڕۆین بە کابرایان وتیانەوە معاذ وتێتی ئەوە منافقە کابراش زۆر بێتاقەت بوو چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معاذیش دانیشت بوو چوو فەرمووی ئەی پێغەمبەری خوا من منافقم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆ چی بووە وتی ئەی پێغەمبەری خوا معاذ بە من وتێتی منافق لەبەر ئەوەی حاڵەتی ئاوا بووە من ناچار خۆم بۆ خۆم نوێژەکەم تەواو کردو ڕۆیشتوم ئیشم هەبووە ئەمیش لای تۆ نوێژەکات دوای ئەوە هەتا ئەگەڕێتەوە دوای ئەوەیش کە بەرنوێژی بۆ ئێماکە درێژێ کاتەوە ئێمە ئەزیەت ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر زۆر تووڕە فەرمووی ئەفەتان ئەنتە یا معاذ فەرمووی معاذ تۆ خەڵک تووشی فیتنە ئەەکەی خەڵک وا پێ ئەەکەی لە دینەکەیان بکەونە گومان یان هیچ نەبێ عیبادەتەکان وەکو خۆی ئەنجام نەدەن سێ جار ئەمەی فەرموو بە معاذ ئەم جا فەرمووی ئەگەر بەرنوێژیت کرد نوێژی عیشات بۆ خەڵکی کرد سبح اسم ربك الأعلى بخوێنە والشمس والضحاها بخوێنە یعنی ئەو سورەتانەی کە یعنی نیو لاپەڕێش نین ئەمانە بۆ خەڵکی بخوێنە والليل إذا يغشى چونکە لە دوای تۆ کابرایەکی بەتەمەن نوێژەکە کابرایەکی لاواز نوێژەکە کەسێک محتاجە ناتوانێت احتیاجیەکی ئەوێ نوێژەکەی بکە بڕاتەوە تۆ ئەگەر زۆر نوێژەکە درێژکەیتەوە خەڵک تەحەمولی نامێنێ بە تایبەتی نوێژی فەرزیش ناتوانی تایشە دانشی بۆیە معاذ زۆر پەشیمان بوویەوە لەوە ئەمە لە کاتێکی تریشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نوێژی بەیانیانە سەحابەیەکی تر بەرنوێژیە کرد درێژێ کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بیستی زۆر تووڕە بوو فەرمووی بۆ وا ئەکەن بۆ نوێژ لەسەر خەڵکی درێژەکەنەوە إن منكم منفرين کەسانێکتان هەیە بەڕاستی ڕاونەرن خەڵک ڕاوانن لە دینی ئیسلام فمن أما الناس هەر کەسێ بەرنوێژی بۆ خەڵکی کرد ئەفەرمێ فليتجوز با کورتی کاتەوە عزیەتی خەڵک نەدا فإن خلفه الضعيف والكبير وذا الحاجة نەخۆش پیر خاوەن پێویستی خاوەن پێداویستیە لە پشتەوە نوێژەکە نابێت تۆ بڵێ بڵا کاکە ئەی کاکە مەیکە بڕۆ ماڵ نوێژەکە ئەی بۆ تێی بۆ مزگەوت تۆ وا مەڵێ تۆ خۆت سنەتەکەی پێغەمبەر تەطبیق بکە ئەوەی کە پێغەمبەر فەرموویەتی جێبەجێ بکە و ئازاری خەڵک مەدە خەڵک حەزەکەن 25 خێران دەستکەوێ بەڵام تۆ ئیشێکەکەی خەڵک لە دین دوور کەوێتەوە ئەمەش غەڵەتە
لا رمضان يكا بيغمري خوا صلى الله عليه وسلم يعني الشوان دوای نوێژی عیشا دەرچوو سەیری کرد کۆمەڵێ لە مسلمانان نوێژەکەن پێغەمبەریش خوای صلی الله عليه وسلم ناو مزگەوتان نوێژی کرد کە دەستی کرد لە نوێژکردن مسلمانان ئەمەیان بینی هاتن لە پشت پێغەمبەر صلی الله عليه وسلم کردیان بە جەماعەت کە ئێستا ئێمە خۆمان پێڵێن نوێژی تەراویح کردیان بە جەماعەت لەگەڵ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا جەماعەتەکەی بۆ کردن بەیانیش هەم هاتەوە کردی سێم ڕۆژ یان چوارەم ڕۆژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرگای ماڵی پەردەیەک بۆ ئاوا لایدا تەماشای کرد مزگەوت فول بووە خەڵک گشتی زانیانە پێغەمبەر پێش نوێژیان بۆکە ئیتر هاتون بۆ مزگەوت قەرەباڵغ بۆ پێغەمبەری خوا پەردەکەی داداوە لە ماڵا نوێژەکەی کرد دوای ئەوە کە دەرچوو ئەڵێن نوێژی بەیانی بووە هات فەرمی مسلمانان من ئەوەم بینی کە ئێوە ئیمشەو کۆبوونەوە طبعا ئەوان زۆریان پێ ناخۆش بوو کە پێغەمبەر نەهات ئەو قەرەباڵغیشە دروست بوو فەرمووی ئاگام لێ بوو کە ئێوە هاتون بۆ مزگەوت بۆ ئەوەی نوێژ لەگەڵ منا بکەن بەڵام من ترسام خوای تەعالا ئەم قەرەباڵغیەتانە لێ ببینێ دوای وحیم بۆ بنێرە و فەرزی کا لەسەرتان لەبەر ئەوەی قورس نەبێ لەسەرتان بارگرانی نەبێ لەسەرتان بەڕاستی من لە ماڵەوە کردم با خوای تەعالا فەرزی نەکا لەسەرتان یعنی پێغەمبەر پێی خۆش نەبووە تەراویح خوا فەرزی کا لەسەر مسلمانان بۆیە لە ماڵا کردێتی ئیتر هەر مسلمانان بە تەنیا و بە جەماعەت ئەیان کرد بەم شێوە نەبوو کە لای خۆمانە هەتا زمانی ئیمامی عومەر دوایەوە ئیمامی عومەر فەرمووی خۆ ئێستا وحی نەماوە تا خوا فەرزی کە ئێستا ئیمامی دانا بۆ مسلمانان و نوێژی تەراویح دووبارە بە جەماعەت کرایەوە و ئێستا لای خۆمان هەیە ئەمەش ئەوە ئەگەینە کە پێغەمبەر چەند بەڕەحم بووە چەند بە بەزەیی بۆ بەرامبەر بە مسلمانان دەربارەی ڕۆژوو پێغەمبەری خوا جاری وا بۆ دوو ڕۆژ بەسەر یەکان ڕۆژی گرتووە نەیشکانوە یعنی مەسەلەن ئەمڕۆی گرتووە ئێوارە هاتۆتە سەری ئەو هەنەیشکاندووە پارچەویشی نەکردووە بۆ ڕۆژی دوایی هەم دوو ڕۆژی بەسەر یەکەوە گرتووە بەو شێوازە هەم ڕۆژووی گرتووەتەوە حتا دووەم ڕۆژ ئێوارەکەی دوایی بەربانی کردووەتەوە و شکاندوێتی سەحابەیش هەندێکیان ئەمەیان بیست دەستیان کرد بەم شێوازە ڕۆژەوە قورس بوو لەسەریان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مسلمانانی فەرمووی مسلمانان ئەم ویساڵ جا ئەمە پێی وترێ ویساڵ یعنی دوو ڕۆژ بەیتە دەم یەکتری فەرمووی ئەمە من خوای تەعالا خۆی تینوێتیم ئەشکێنێ و خۆی تێرم ئەکا حاڵەتی من لەگەڵ ئێوەیە جیاوازە ئینی لەست کەهەیئەتیکم فەرمووی من وەکو ئێوە نیم إنما إني يطعمني ربي ويسقيني من خوای تەعالا خۆی تێرمەکا و خۆی تینوێتیم ئەشکێنێ یعنی من جیاوازم ئێوە جیاوازم بار لەسەر خۆتان قورس مەکەن ئێوە بۆ خۆتان ڕۆژووی خۆتان بگرن هەر ڕۆژێک بگرن قورسی مەکەنەوە بیکەن بە دوو ڕۆژ بەڵام بڕێ سەحابە هەر ئەیان حەزەکەین ئەی پێغەمبەری خوا ئێمەش فەرمووی ئەگەر هەر کەسێک گرتی با حتا پارشێو بیگرێ یعنی مەسەلەن ڕۆژەکەت گرت مشکێنە ئێوارە حتا پارشێو ئەویش پێغەمبەر پێی خۆش نەبووە حەزی کردووە مسلمانان ئێوارە بەربان بکەنەوە مەگەر کەسێک خۆی زۆر لە خۆی بکە ها تەماشاکەن پێغەمبەر چەند بەڕەحمە چەند بە بەزەیە بەرامبەر بە ئومەتەکەی حەز ناکا زیادە ڕەوی بکەن حەز ناکا دین لەسەر خۆیان قورسکەنەوە لە حەجا ڕۆژێکیان سەحابەیەک ئەگێڕێتەوە عەبدوڵڵای کوڕی عامر ئەفەرمێ لە حەجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتوو بۆ مسلمانان گوێیەگر لە پرسیارەکانیان ئەوانش پرسیاریان لێکە زەلامیان وتی ئەی پێغەمبەری خوا ئاگام لە خۆم نەبوو من پێش ئەوەی حیوان سەر ببڕم سرم تاشی وەی ئەبێ بەر لەوە ئینسان حیوانەکە سەر ببڕێ ئینجا سەر بتاشێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ ئێستا بڕۆ سەری ببڕە و هیچ ولا حرج اذبح ولا حرج یەکێکی تر وتی ئەی پێغەمبەری خوا من ئاگام لێ نەبوو حیوانەکەم سەر بڕی پێش ئەوەی ڕەجمی جەمەرات بکەم کە پێڵێن ڕەجمی شەیطان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێشە نییە ارمي ولا حرج بڕۆ تۆ ڕەجمەکە بکە و حرجت لەسەر نییە ئینشاء الله جاء عبد الله كري عمرو أفرميه فما سئل يومئذ عن شيء قدم ولا أخر إلا قال افعل ولا حرج أفرميه لو رجع يوم لي أبو بيغمري خاص الله وسلم حركة برسالي لشتيك أكل كبيشي خصوة يعني دواي خصوة بيغمري خاص الله وسلم يفرمو برو بيكو حرج لسرني إن شاء الله يعني إخواليتنا أقري إن شاء الله بيغمري خاص الله وسلم بي خوش نية كسانيك لأمتك بار لسر خوان قرس كان أو كل مال الصحابة كهاتن ومالي بيغمري خوا برسالي عبادتي بيغمري خوان كبيك وتي إتر من لأي سودا وعد بيا جنايا نم أي تريان وتي وعد بيا سرم من بردوام حمور رجع بالرجو أبم أي تريان وتي بردوام من حل أي ولا حتى يعني شون وجيكم بيغمري خوا صلى الله عليه وسلم نيفر مدستان خوش بيا شعبتان كرد براسي وبياويك زور شاكن فرموي والله أما غلطة أما لسنتي من لا يداوى من لا يوزياتر لأخوة أترسم لا يوزياتر فاريز قاري
لفرمانەکانی خوا ئەکەم ئەوە سنەتی منە کە ژن بێنم ئەوە سنەتی منە کە جارجار بە ڕۆژوو بم يعني ڕۆژووی سنەت و جارجاریش نەیگرم و جارجار شەو نوێژیەکەم و جارجاریش نایکەم ئەوەنەی کە خوا بۆمی نووسی بێت ئەمانە سنەتن ئەمە سنەتی منە هەر کەسێ لە سنەتی من لادا لە من نییە بۆیە بەڕێزان دین قورسکردنەوە لەسەر خۆت شتێکی زۆر زۆر خراپە بارێکی زۆر قورسە لەسەر خۆت یانەی خوای شتێکی خۆش نییە خوا ئەوەی پێخۆشە کە بەو شێوازە دین جێبەجێ بکەیت کە خوا دایبەزاندووە ئەمڕۆ کێشەی ئومەتی ئیسلام زۆربەی ئەلەمەیە کابرا خۆی بە شوێنکەوتووی پێغەمبەر ئەزانێ بەڵام بار لەسەر خۆی و لەسەر مسلمانان قورسەکاو بەم لاو بەولایە خەڵک بەرەو جەهەنەم ئەنێرێەوە ئەزانێ ئەم بەهەشتە تەنها بۆ ئەو دروست کراوە لا حول ولا قوة إلا بالله يا ربي خويا الرحمن بيبكي يا ربي خويا هداية من دي دام زراو من بكي يا ربي خويا بخاطرنا وجوانا كان يخوت بخاطر اسمي عظمي يخوت شفاي نخوش كان من بدي رحم بمردو كان من بكي كردستان لبلا مصيبات بدور بقري خويا ومر يا مسلمان داوي دعاء خير يعني لك كردين هيك احتياجيتي هي نخوشي هي بيوستيتي هي كشيكي يا خويا شار سريك يا شيخ ابو من بكي شفاي نخوش كان من بدي يا رب العالمين بار ما نسر سوق بكي يا ربي خويا بوشي وازبين كفي غمر ك تو اتوي كديني اسلام ناردو بوشي وازا مش لجانا معامله بكين امين امين آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برا عزيزة كانم هيك تر لو آسان كاريانا كآيني بيروزي إسلام داينا وبقى ما خوش سكانم أويك أخوي تعالى لسورة النور أي فرمي طبعا أو سورة كامل باسي أم جورشتانا أكا بلام من باسي يك نمونة بو كم خوي تعالى فرمي وإن قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم أجر تو شوي بو مالي مسلماني دات لدرجة سيجار وتبدي لدرجة سيجار بدي لجرس تلفوني شروها بوتي جاري ما ويك شاوريكي يعني او نبا قدر او ني كابرا ناكنيوش بكانه وك شيء كبير دعاء بوتي جاري كتر بيكتو اجر زور بيويز بو جاري سيم بلا عزيزه كانوا اما هي سنتي في غمر اخوة صلى الله عليه وسلم لا درقادان اذن ورقرتن موبايل يعني تلفون كردن ما قر حالتك زور بيويز بك عندي حالاتي زور ناچار حيا زور وضعك جواز او حالتك جا ابيني براينا ام سنه امر لنا مسلمانان يعني بالراسي وكو خوي جبجه ناكري اميك اخوا فرمويتي اقداتا لدرجاي كسيك اذني ندم جاري كم جاري دوم جاري سيم كابرا درجاي نكردوا تواو بقريرو لو كابرا خوتبي لو كي نكري يعني ميوان قبول بك لو حالتك به تو مالي والله يا ما هلا مال دنيا انت بلو بقال يعيشك دي بري بتدرجا ويتر عزيتي كابرا ادي يان تلفون لدواي تلفون دي حتى تواو كابرا واي بي دير لجياني خوي بيزاره دي ام جوره اسلوبه غلطه برزان خوي تعالى فيرمان اكا شريعتك اخوا فيرمان اكا رسول الله فيرمان اكا صلى الله عليه وسلم كوا اذن ورقرتن اوانيه كاسبع سنتر دواي اوا افرمي اجر بيتان متراب بقرينو يعني كاتي كابرا درجانا كاتوا يعني بقرينو كاتي كابرا اجر تلفون دواي كردو هلي قرد كاك مجال حزقين بين بو مالطن والله ده بداخو مجال مني وامانه زور اعتيادي بلالات زور باعتيادي ولي مرو اما بود ايوا بود ضلي ايوا جوانتره وشاكتره وباكتره كاتي كابرا حالتك ينا غنجي يتبى زور مرو يبرز ظروفك كمان اما ام وضعيه كيسي ما هاي انتيايا جاري وهي كابرا لو انا امكانياتي نبي بميوان داري خلق بك لو اتش نتوانيت لبر حر وضعيك لو جاء ظروفي نقنجي لو اتشت امكانياتي نبي بالرواق قرض بكا وخوابني كيفاش بوتو بكا يعني لبر حر وضعيك بيت كابرا ناتوانيت ميوان داري توبكا توج بجواني بقريروا وقبولي شيكا وزورش اسايب للاد ودين دارانه شويه كلي عاجز نبي زور كسيل لسر امشت انا عاجزه بيت ومخالفي فرماني بخوا وفرماني بيغمري خوا صلى الله عليه وسلم جاء امانه ضرور يمل جياني خو معنا بيزانين وليش تيبقين وهولدين جبجي شبكن صحابي وهب عليه والله حمو جيانم قراوم دامل الريمه مال ام مسلمانك او مسلمانك يعني مقصد اويك بوم يعني هر مالك شوم حزم كردوها
بڵێت مەجالم نییە و حەز ناکەم میوانداری بکەم تەنها بۆ ئەوەی ئەم ئاەتە تەطبیق کەم ئەڵێ ڕێک نەکەوتەوە سبحان الله يعني السحابة پیان خۆش بووە ئەم ئاەتە جێبەجێ بکەن مسلمانی بڵێ کاکە مەجالم نییە داد لە دەرگای کردەوە چی تاکە مەجالم نییە میوانداری بکەم بگەڕێمەوە لەبەر ئەوەی ئەم ئاەتە جێبەجێکەم و دڵم هیچ نەکات زۆر گرنگە بەڕێزان خوای تەعالی هیدایەتی هەموو لایەکمان بدە